هەرچەندە هێشتا بە شێوەیەکی ڕسمی ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ڕانەگەێنراوە، بەڵام وەک دەردەکەوێت سەر ڕایتەگەرە و پلانگێڕەکان یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکەوتنی بەدەستێناوە. ڕۆژی 39 هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە چوو بە پێی ئامارەکانی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسیش ڕێژەی گشتی دەنگدەران لە 57.23 بووە. بەرزترین ڕێژەی بەشداری لە پارێزگای دهۆک لە 61.87 بووە و نزمترین ڕێژەی بەشداریش لە پارێزگای سلێمانی لە 53.01 بووە. لەوەتەی بڕیار دراوە ئەو هەڵبژاردنە لە ڕۆژی دیاریکراودا بەڕێوە بچێت، تێبینی و ڕەخنە و سەرنجی زۆر پێشکەش کران. هەر لە لێکەوتە ناوخۆی و عێراقی و هەرێمایەتیەکانەوە تا دەگاتە پرسی پاکردنەوەی تۆماری دەنگدەران و دەنگۆی بەهێز و بەڵگەدار لە سەر ساختەکان بە شێوەیەکی پلان بۆ داڕێژراو. بەڵام لایانی پەیوەندیدار نەک هەر هەنگاوی نەنا، باڵکو بە پێچەوانەوە چەند سەعاتێک پێش بەڕێوەچوونی پرۆسەکە ئەوەندەی تر دۆخەکەی ئالۆز کرد و قوبات تاڵەبانی وتەنی بارگرانی لەسەر دەنگدەران دروست کرد. ئێوارەی پێشدەنگدان ئەنجومەنی کۆمیسیارانی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی کۆبەوە و بڕیارێکی 6 خاڵی دەرکرد. ئەو بڕیارە نەک کێشە و گرفتەکانی چارەسەر نەکرد، باڵکو ئەوەندەی تر دردۆنجی و ئاریشەی دروست کرد و تەنانەت بووە مای پەشۆکان و سەر لێ شێواندنی دەنگدەران. هەر لە یەکەم چرکە ساتەوە یەکێتی گومان و دوودڵی خۆی لەو پرسە بە ئاشکرا خستە ڕوو، بەڵام لە پێناوی سەرکەوتنی پرۆسەکەدا بەردەوام بوو وەک دەریشکەوت سەر ڕایتەگەرە و پیلانگێڕەکان یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکەوتنی بەدەستێنا. ئەو ڕەوش و ئەنجامانی یەکێتی بەدەستی هێناون یەکێتی بێدەنگ نەکردووە، باڵکو بە پێچەوانی زۆرینەی لایەنەکانی ترەوە ڕاشکاوانە باسی و پێشلکاری و ساختەکاریانی کردووە کە لە هەندێک ناوچە ڕوویان داوە، بە تایبەتی لە هەردوو سنووری پارێزگای دهۆک و هەولێر. با پێچەوانەی جارەکانی ترەوە ساختەکاری و ڕێگری لە کاری چاودێری و دوورخستنەوەی چاودێران و دەست بەسەرداگرتنی سندوقەکانی دەنگدان لە سنووری ئەو دوو پارێزگایە کاری هەڵەشانە و سەرپێی نەبوو، باڵکو زۆر بە بەرنامە و بە پلان بووە. ئۆرگانەکانی یەکێتی لە ناوچە جیاجەکان بە شێوازی جۆرا و جۆر تێبینی و ڕەخنە تەنانەت سکاڵای یاساییشیان لەسەر ساختەکاری و پێشلکاریەکان پێشکەش کردووە و چاوەڕوانی ڕەوشێنە یاساییەکانن بۆ ئەوەی چارەنووسی مەسەلەکە یەکلایی بکەنەوە.